بەڵێتر قۆناغی سێمی پرۆسی سەرژمێری گشتی دانیشتوان لە هەرێمی کوردستانیش دەست پێ دەکات وردەکاری زیاتر لە میوانەکەم وەردەگرم بەڕێز شوان عەباس بەڕێبەری کەرتی ڕاهێنان لە سەرژمێری دانیشتوانی هەرێمی کوردستان لە سلێمانیەوە لەگەڵمان. بەڕێز شوان سپاس کە لەگەڵمانە. ئێمە بزانم کە ئەم قۆناغە چه جیاوازێکی لەگەڵ قۆناغەکانی یەکەم و دووەم هەیە و چۆن بەڕێوە دەچێت ڕاهێنان بە چەند کەس دەکرێت؟ بەڵێ زۆر سواز بۆ ئێوەش. جیاوازی ئەم قۆناغا لەگەڵ قۆناغەکانی پێشتر قۆناغەکانی پێشتر ئێمە دەستمان کرد بە یەکەم قۆناغ وەکو قۆناغی ژمارەدانان و گەمارۆسازی بوو لە هەرێمی کوردستان. دواتر ڕاهێنانمان کرد بە یاریدەدەر و مدیر مەحەلەکان بۆ تەواوکردنی ئەو کارە. لە هەمان کاتدا قۆناغی دووەم کە قۆناغی ژماردنی ئەندامانی خێزان بوو کە لە ماوەی هەفتەی ڕابردوو چەند ڕۆژێک لەوە پێش ئەنجام درا قەدەغی هاتوچۆ ڕاگەیەندرا لە ماوەی 2 ڕۆژدا و ڕۆژێکی تریش درێژ کرایەوە پرۆسەکە سەردانی هەموو خێزانە بەڕێزەکان کرا لە هەرێمی کوردستان لە پارێزگاکان و ئیدارە سەربەخۆکانەوە. قۆناغی سێیەم ئەو قۆناغا تەواوکەری قۆناغەکانی ترە ئامادەکاریە لە ئێستادا خولی ڕاهێنان ئەمڕۆ دووەم ڕۆژی خولی ڕاهێنانە لە پارێزگاکان و ئیدارە سەربەخۆکان. ڕاهێنان بەو بژمێرە بەڕێزانە دەکرێت کە لە ماوەی ڕابردوو لە قۆناغی دووەم بەشدار بوون بۆ تەواوکردنی پرۆسەی سەرژمێری بە شێوەیەکی گشتی. جیاوازی ئەم قۆناغە لەگە قۆناغەکانی تر ئەوەیە پرسیارنامەیەکی تایبەت هەیە بە پرسیارنامەی سەرژمێری کە بابەتەکانی دیمۆگرافی و بابەتی پەروەردە و تەندروستی و کار و زانیاری لەسەر نشینگە و کارتی زانیاری و کەلوپەری درێژخایەن لەخۆوە دەگرێتەوە. ئەو ڕاهێنان لە ئێستادا بە بژمێرە بەڕێزەکان دەکرێتن لە پارێزگاکان کە ژمارەیان نزیکەی 26,000 کەسە لەسەر ئاسی هەرێمی کوردستان بە یاریدەدەر و بە یاریدەدەرەکانیشەوە کە مامۆستا بەڕێزەکان گەڵماندا. مەرجە لەم قۆناغە هەموو ئەو 77 پرسیارەی کە ئامادەکراوە وەڵام بدرێتەوە لەلایەن هاوڵاتیانەوە یا بەپێی وردەکاری و بەپێی ئەو مەرجانەی کە هەیەە؟ بەڵێ مەرجە ئەو پرسیارانە بۆ ئەندامانی خێزان پرسیار بکرێتن و زانیاریەکان بە تەواوی وەربگیرێتن. بەلایەنی کەمەوە یەکێک لە ئەندامانی خێزان لە ماڵەوە بێت کە زانیاریەکی تەواوی هەبێت لەسەر هەموو ئەندامانی خێزانەکەی دەتوانێت وەڵامی پرسیارەکان بداتەوە. ئەمەش لە کاتێکدا پێشتر تایبەتمەندێکی جیاوازتری هەبوو قۆناغی دووەم باشتر وا بۆ هەموو ئەندامانی خێزان لەگەڵ ناسنامەکانیان وجودیان هەبێت لە ماڵەوە. بەڵام لەم قۆناغی ئێستادا کە قۆناغی سێمە گرنگ نییە هەموو ئەندامانی خێزان لە ماڵەوە بن بەڵام ناسنامەکانیان مەوجود بێت و زائیدەن یەکێک لە ئەندامانی خێزان لە ماڵەوە بێت دەتوانێت وەڵامی پرسیارەکان. زۆر باشە. پرسیارێکی گرنگ هەیە ئەوەی کە ئەو خێزانانەی لە قۆناغی یەکەم و دووەم تۆمار نەکراون بە هەر هۆکارێک لەم قۆناغە دەکرێت تۆمار بکرێن؟ بەڵێ خۆی بڕیار بوو لە سەرتادا لە کاتی دەستپێکردنی سەرژمێری بڕیار بوو تەنها لە ڕۆژانی قەدەغی هاتوچۆ ئەو خێزانانە تۆمار بکرێن لەبەر ئەوەش ڕاگەاندن بڵاو کراوە کە خێزانە بەڕێزەکان هەمویان لە شوێنی خۆیان بن دەرنەچن بۆ شوێنێکی تر. بەڵام دواتر دوێنێ ناپێرێ بڕیارێک درا لەلایەن دەستەی ئاماری عراق کە لە ئێستادا هەر خێزانێک کە لەبیر کراوە لە قۆناغی دووەمدا کە ناوی تۆمار نەکراوە لە پارێزگاکانی عراق بەگشتی و هەرێمی کوردستانیش بە تایبەتی لە قۆناغی سێمدا لە کارتی سەردانیکردنی بژمێرەکە بۆ لای ئەو خێزانە بەڕێزە دەتوانێت ناوی ئەو ئەندامی خێزان تۆمار بکات و زیادی بکات. بژمێرەکان تەنها یەک جار سەردانی هەر خێزانێک دەکەن بۆ وەرگرتنەوەی وەڵامی ئەو پرسیارانە؟ بەڵێ خۆی جاری یەکەم سەردانی دەکاتن بەڕاستی درێژە دەداتن بە تەواوکردنی ئەو خێزانانەی کە بۆی دیاری کراوە. بەڵام لە کاتێکدا کە خێزانێک مەوجود نەبێ لە ماڵەوە دەتوانیت خێزانەکانی تر تەواو بکات دواتر بگەڕێتەوە ئەو خێزانەی کە ئەندامانی خێزان یانی یاخود یەکێک لە ئەندامانی خێزان لە ماڵەوە نەبووە بۆ ئەوەی تەواوکردنی زانیاریەکان وەربگرێتن و تۆماری بکات. بەڵێ پرۆسەکە تاکێ بەردەوام دەبێت و ئەگەری هەیە درێژ بکرێتەوە لە بەرەوەی پرسیارەکان زۆرن لەوانەیە کاتی زۆری پێویست بێ؟ بەڵێ پرسیارەکان بەو شێوەیە گەڕاستە 77 پرسیارە بەڵام پرسیاری ڕۆن و ئاشکران کاتی زۆر ناخایەنێتن. پرسیارەکانیش بەو شێوەیە پێم وانییە بەو شێوەیە زۆر بێتم کاتێکی زۆر لە خێزانە بەڕێزەکان بگرێت. ئێمە ئەمڕۆ لە ڕۆژی دووەمی خۆلی ڕاهێنانی بۆ بژمێرە بەڕێزەکان تاوەکو 29 ئەم مانگە بڕیارە لە 30 مانگ ڕاستەوخۆ دوای تەوابوونی خولی ڕاهێنا لە پارێزگاکان و ئیدارە سەربەخۆکان یەکسەر دەست بکرێت بە کاری مەیدانی. پێشبینی دەکەین تا دەی 12 یاخود تاخو 15 بەردەوام بین لە کاری مەیدانی. بەڵێ
بەڕێز شوان عەباس بەڕێبەری کەرتی ڕاهێنان لە سەرژمێری دانیشتوانی هەرێمی کوردستان لە سلێمانیەوە لەگەڵم بووی زۆر سوپاس.